بسڵاوین گەرم و هیڤین دەمێن خۆش هون گەلک بخێر هاتنە دەمێ لە هەفگەهاندنا کوردان کورد کۆنەکشن. بوی هیویه که ام کردان بگهین نه که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک بهورین داخل شمو جویره جه استودیویا دنگ امریکا لواشنطن دی سی دید گلوه ده برنامه ایرودا دگل کشتنا مزنا کار بدستین سوری جواکا نفنتوی سنگی دادنی سر رژیم اسد و بزافکارکی کرد دبیجما که اف دربا به رژیم اسد کتی چند مازن بو و سیناریوین دهاتی چنه بیرواریه تیرورکرنا ریبری کرد عبدالرحمن قاسم لو لیره لواشنطن هاتکرن و ما راپورتک جور هیا آبوری ناواروکی بریکانیا هلبجارتنین سلوکاتیا امریکایا و لندن مجولی بریوا برنا ئۆلمپیکانە دیسان سڵاوین گەرم بینەرین کورد کۆنەکشن لە هەفگەهاندنا کوردان تەقینە دناڤەندا پاراستنا نیشتیمانیا سووریدا مەزنە کاربدەستین ڕژێمێ ئەوین بەرپرس ژێ ئەولەکاریە کوشتن و دگەل سەنگیا جڤاکا نفنەتەوەی شارەزا باوەڕ دیکن ئەڤە دەستپێکا داویە ڕژێمە ئەسەدە. پشتی کشتنا چەند ji mezna karbidestên ewlekariyê li Sûriya şer li Şamê paytextê Sûrî her berdewam bû civaka nêfneteweyî jî sengiyê li ser rejîma Esed dadinêtin. Sekreterê Giştiyê Netewê Nêgirtî Ban Ki-moon daxwazê ji civata tenahiyê diketin heta berpirsiyariyê bi stoyxwe wergiritin û pêngaveka karîger hember rejîma Sûrî wergiritin û got êş û derdê gelê Sûrî dirêj bûn. Serokwezîrê Brîtanî jî David Cameron got demê derxistina Esed hatiye. پشتی تاقینا خۆکوژی دناڤەندا ئەولەکاریە سووریدا وەزیرê berevaniya ئەمریکا got heta Serok Esed guh nedid daxwazên cîhanê û ji desthilatê dernekevin qurbanî wê zêdetir bin. Ev rewşe bilez ji dest derkeft ji ber hindê gelek giring e civata nêfnetewî pêk ve sengiyê li ser Esed danit heta ji desthilatê derkevit û rê bide te veguhastina bi aştî. Lê şareza wê bawerê de ne ku maytêkirina biyanî di Sûriyada nabe heta piştî hilbijartinên Amerîka. Serhildaya berpirsyariya teqîna xwekujiya roja çarşembê bi stoyxwe wergirt û dibêjin eva destpêka dawiya rejîma Esed'a. Li heman dem rapor cîhana radgehînin ku Serok Beşar el-Esed lê Şamê nemaye û çoya parêzgeha Laziqiye. Erê teqîna di navenda parastina niştimaniya Sûrî de birîna mûfkên pişta rejîma Esed bû? ما اف پرسیار جه چالکوان و هنرمندی کرد لقمان احمد کرد. گاوک تکتیکی نه ناو شورشا سوری ده. جبر درباسی ناوا پایتختا سوریه بون و جیکی گلکی مزن ده اف کسانی هاتن کشتن راستی گرانی گلک مزن و اواناجی بر پرسیاره وک کمیتا که چه کربون جبو چاوا کاربن اف درباری اف نوت اف بیاریگل سوری چه دبن اف کسانا دستیان دمک دور و درێژ د تشتێک سووری چێ بوویە حیا ڕۆژا ئیرۆ ئەوش نەها و پاش دەیەک دیکارە بێژەک و ئێدی سووریا یان ڕکابەریا سووری و گەلک کاشوانە دخواست هێزین بیانی یان کارێک دەرvە بێکردن di nav Sûriyada ji bo hilanîna rejîma Esed niha rekaberî PTV pêne nema ew dikare bixwe bike çûku bi taybet jî li gor hinek raportan leşkerê azadî Sûrî niha destê wê digeha çekan. او از بار دکم یعنی نگیای وی آستیج بر یعنی جیشا سوری لشکریا سوری نه لشکری کلو حسان جهدو کتی نه او هفدو گرتی و دبن دسته کنترولا مالا اسد دی اوان کسانی چون کسنی گلک مزن بون لی هینجی چکه اف لشکریا هانی هی هینجی و برخود بدن و از بار ناکم گزوزو خو جهدو بخینه احتمالک مزن گلکی هەگەر نەیەکەتن وێ دەولەت نجل پشگیریاوی هەنە وەک رووسیا وەک ئیرانی باشە قبول ناکەم بکەن باشە لقمان ئەگەر هات و بنەماڵە ئەسد پشت ڕاست بە کوی جیهەکی بسەلامەت شوانڕا هەبە لە جیهەکی لە وڵاتێکی بباوریاتە ئەوێ دەرکەون ji Sûriyê li we bixwewan bigirin yan jî wê şerê xwe berdewam bikin. والله حطاني انا خاني دك او دفجي برنادن يعني قالك كسيد ناف وك اوبوزيسيونا نافا سوري قالك جوان قلتن قو ام تخازن بسلامتي دركبه وك نمونا اليمني تشيبو لي خاني بشار الاسد مروفكي ندرسته يعني تشتق سريد هي ام نظام بلان قالك غريب تخاز السوري بالي جحنميد بكشينه ووصا تشيد براستي هي نقياي ام بارنا كان قي كشتنا خداني برجاوي خو
بینەرین کورد کۆنەکشن هون دەکارن vê hevpeyvînê bi dirêjî li ser malperê dengê Amerîka www.dengêamerîka.com yan dengîamerîka.com bibînin. Jimareka rêxistiyên Amerîkî û Kurd lêre li Washington bîreweriya 23 saliya kuştina rêberê Kurd Abdirrehman Qasimlû gêra. Hevkar Heyder Kerîm li wir bû û ev raport amade kiriye. بۆ ڕێزگرتن لە 23مین ساڵیادی تیرۆرکردنی عەبدڕەحمان قاسملوو سکرتێری گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێران و هاوڕێکانی لە کاتی گفتوگۆدا لەگەڵ دیبلۆماتانی کۆماری ئیسلامی ئێران لە 13 مانگی حوتی ساڵی 1989 لە شاری ڤیەنای نەمسا ئۆتریش ناوەندی کورد و یەکێتی گەنجانی کورد بۆ مافی مرۆڤ و هەروەها ئەنجومەنی ڕێبەراتی بۆ مافی مرۆڤ لە دەڤەری واشنگتن کۆڕەیادەکی سازدا و تێیدا کوردانی هەر چوار پارچەی کوردستان بەشدار بوون. هەروە لێکۆڵەران و شارەزانی بوارە جۆرا و جۆرەکانی ئەمریکایی و ئەوروپایی پانێڵێکیان لەسەر کەسایەتی دکتۆر قاسملوو و ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ئامادە کردبوو. کۆڕەکە کە بە زمانی ئینگلیزی بوو تشی خستە سەر ژیانی عەبدڕەحمان قاسملوو و خواستی کوردەکان و هەڵوێست و کارەکانی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە جودابیران و چۆنێتی لە ناوبردنیان بە ڕێگای دەستگا دیبلۆماتەکانی و بەکرێ جیراوانی لە دەرەوە و ناوەی وڵات. کارۆل برۆن هوبەر کە نووسەری کتێبی مەرجی قاسملووی کووردە گوتی من دکتۆر قاسملووم زۆر باش دەناسی و لە ساڵی 1983 لە پاریس چاوم پێکەوت و بووینە هەواڵێکی زۆر نێزیک و ڕۆژێک بابەتێکم لەسەر یەڵمازگۆنای نووسی بوو پاش مردنەکەی کە ئەویشم دەناسی ئەو بابەتەم بە قاسملوو نیشاندا پاش ئەوەی بابەتەکەم وەرجێڕابوو قاسملوو بە منی گوت کارۆل ئەو ڕۆژەی کە من دەمرم حەز دەکەم کتێبێک لەسەر ژیانم و گەلەکەم بنووسی جا کاتێک کە تیرۆر کرا من بریارمدا کتێبێک بنووسم نەک هەرتەنیا باسی داستانی ژیانی بکەم بەڵکو هەروەهاش باسی شێوەی کوشتنەکەی و تیرۆرکاری دەوڵەتی ئێرانی و تێوەگەڵانی حکوومەتی نەمسا بکەم. ئەمڕۆ من لێرەم بۆ ڕێزگرتن لە قاسملوو بۆ ڕێزگرتن لە تێڕوانینی بۆ ڕێزگرتن لە ژیانی هەروەش هێنانی پەیامی هیوا و ومێد هەرچەندە کە تیرۆریان کرد بەڵام تێڕوانین و ڕوانگە و میراتەکانی هێشتا هەرزیندون و قەت ناتوانن هومێد و پابەندی ئازادی کورد و خەڵکی ئێران بکوژن و لە ناوبەرن. ئەو وانانەی کە دەکرێت لە دکتۆر قاسملوو فێری بین بۆنەوەکانی ئەمڕۆ دموکراسی خوازی یا ئەو تایبەتمەندی و پرەنسیپەت گرنگانەی کە ئەو هێنایانێ و تەفگەری ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستانەوە ڕێزگرتن لە مافی مرۆڤ هاوپەیوەندی لەگەڵ حیزبە کوردستانیەکان بیری کوردستانی بەردەوام بوون لەسەر خەبات و شێلگیربوونی خەبات و بەجێنهێشتنی خەڵک لە کاتی تنگانەدا. پاشان کۆڕەکە بە چەند پارچە گۆرانیەک کۆتایی هات. سەرۆک باراک ئۆباما یە دموکرات و هەڤڕێکی ویە کۆماری متڕامنی بربژارێ چاوەڕێکریە کۆماریان سەنگیا کەمپێنên xwe li ser rewşa abûriya Amerîka dadinên û hevûdin bêkemasiyan xetabar dikin. Serok Barack Obama dibêjitin rêbazawiya aborî dê welatî li 4 salên dahatî berevpêş bibe. Dema li bajarê San Antonio li wilayeta Texas de axift, Serok Obama got eger bo gerreka dî hate hilbijartin ew dê berdewam xebatê bike ji bo malbatên kirêkar. Li heman demê jî berbijarê Peter Delîvehey bibite kandîdê komariyan Mitt Romney li bajarê Pittsburgh yê wilayeta Pennsylvania dev havêt siyasetên Obama. کاتێک ئۆباما 500 میلیۆن دلار دەدا بە کۆمپانیەک بۆ دروستکردنی ئۆتۆمبیلی ئەلکتریک لە فینلاند ئەمە ڕاست نییە دەبێت ڕاگیرێت. رامنی خۆ نەخستیە ژێرسەنگیە دموکراتان و تاخوازن وان بۆ ئەشکەرەکردنا داهات و باجاوی دای حکومەتê هەتا ساڵا 2010. Belê bîneran bajarê Londonê Brîtanî mijûlî rêxistina Olimpîkên havînî yên ev salin û xema karbidestan ewlehiya yariyan û parastina temaşevanan ye. Du zehmetiyên li pêş Olimpîkan li van sala parastin û hatin û çûne li bajarên mêvandariya yariya dikin. London vê havînê dikefte pêş wan zehmetiyan. Kampanya ewlekariyê neşiya 10,000 karmendên parastinê peyda biketin û hikûmeta Brîtanî biryar da 3500 serbazan bixwaztin ji wî erkî re. Veguhastina pişikdaran û hatin û çûna xelkê li rojên Olimpîkan London alos kirine. Heta yarî bi duristî û bi rêkûpêkî birêveherin, kar bi destên bajar neçar bûne hinek rêka bigirin.
Cities are not made. باجار نهاتنه درست کرن حتی به شێوەیە که عادەتی بکار بن زێدەباری قەلەباڵغا ji berî ئۆلمپیکا. Evca ez bawer dikim hevkariya veguhastinê li London û prêvebirna yariya dê bi zehmet bit. ji ber vê qerebalixê yarî li dawiya meha heft û destpêka meha heştê nekirin çunku gelek li bêhin vedanan e li derveyî Londonê. Bînerên li hevgehandina Kurdan Kurd Connection li heftiyabê xanimeka Kurd behsê diyardeya xetenekirina xaniman li Herêma Kurdistana Iraqê dike. Heta wî demî hîviya demên xweş ji we re dikim û hûn dikarin bibin hevalên Kurd Connection li ser Facebookê www.facebook.com/kurdconnection. Ev e-maila me ye kurdconnection@voanews.com. Heta li hevgehandineka din her şad û bextewar bin.